الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برزان بيكو دسنا خزمت آتي جماري أصدر سورة الحجرات. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن. بەڵە خۆشەویستانە و ئاتەش رب العالمین بە والذین ئامنوا دەست پێ دەکات ئەی کۆمەڵی بڕواداران وەکو باسمان کرد هەر ئاتێکیش بە ئەیها الذین ئامنوا دەست پێ بکە ئەوەی لە دوای ئەو دێ جێبەجێکردنی لە پێداویستەکانی ئیمانە. دەفەرمی لا یەسخەر قەوم من قەوم واتە با هیچ کۆمەڵێک سوخریە و گاڵتە بە کۆمەڵێکی تر نەکەن. عەسا ئەن یەکونوا خەیڕا منهم لەوانەیە ئەوانەی کە گاڵتەیان پێدەکرێت لای ئەڵڵا تەعالا چاکتر بن لەوانەی کەوا گاڵتەیان پێدەکەن. ولا نساء من نساء و هەروەها ئافرەتانیش بە ئەوانیش گاڵتە بە یەکتری نەکەن لەوانەیە ئەوانەی گاڵتەیان پێدەکرێت لای ئەڵڵا تەعالا قەدر و قیمەتیان زیاتر بی و چاکتر بن لەوانەی کەوا گاڵتەیان پێدەکەن. ئیتر هەندێک لە زانان دەفەرمونون لا یەسخەر قەوم قەومەکە بەمانای ژن و پیاو دێ، بەڵام لۆ دواتر باز ژنانش دەکات بە تایبەتی دەفەرمون لەبەرەوەی زیاتر لە ناو ئافرەتان ئەو خەسلەتە باوە. دیارە پیا و ئافرەت هەردووچیان احتیمالی هەیە ئەو خەسلەتیان لێ بێتە دی، بەڵام زیاتر ئافرەتان وایە خۆتان دەڵێن لێرە قەوم بەمانای قەومی پیاوان دێ ئەوەی تریشان ئافرەتان. بە هەر حاڵ پیا و ئافرەت خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمێ بە ئەو سیفەتیان لێ نەیەتەجێ. دیارە گاڵتە پێکردن بە مقابل بە هەر شێوەیەک لە شێوازەکان بەڕاستیەوە کاری مسلمانان نییە. تەماشا دەکەی موسا عەلەیهی السەلات وەسەلام کاتێکەوە فەرمان بە بەنی ئیسرائیل دەکا کە ئەڵڵا تەعالا فەرمانی پێکردینە چێڵێک سەر ببڕن ئەوان دەڵێن ئەتەتەخیذونا هوزوە، ئایا گاڵتەمان پێ دەکەی؟ لە وەڵامدا موسا عەلەیهی السەلات وەسەلام دەفەرمی قال أعوذ بالله أن أكون من الجاهلين، پەنا بە ئەڵڵا تەعالا بێمە ڕیزی کەسانێکی جاهل و نەفام کەوا گاڵتەکردن کاری کەسانێکی جاهل و نەفامە. لۆیە بەڕاستی گاڵتە پێکردن بە هەر کەسێک ئەوەی کەوا لە ڕوانگەی ئەوەوە دێ کە ئەو کەسە دیارە کیبر و فەخر و شانازیەکی ناو دڵ و دەروون هەیە بەرامبەر بە مقابلەکەی کاتێکەوە بە چاوێکی کەم تەماشای مقابلەکەی دەکاتن. کەواتە بەڕاستی وەکو ئیبن عەباسیش خوای گەورە لە خۆی و بابی ڕازی بی کاتێکەوە باس لەو ئاتە دەکات لە سوورەتی ئەلکەهف کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا باس لە کتابی کردەوەکانمان دەکات کە لە ڕۆژی قیامەت عرضمان دەکرێتن دەفەرمی لا یغادر صغیرة ولا کەبیرة إلا أحصاها، هیچ کچکە و گەورەیەک نییە ئیلا تێیدا باس کرایە و ئاماژەی پێکراوە. ئیبن عەباس خوای لێ ڕازی دەفەرمی لە ضمنی گوناهەکان ئەوەیە کەسێک تەنها بە زەردەخەنەیەک گاڵتە بە کەسێک بکە ئەوە سەغیرەیە، گوناهی گچکەیە. ئەگەر بە پێکەنین و بە دەنگەوە گاڵتە بە کەسێک بکاتن ئەوە کەبیرەیە. کەواتە حەسەب قەولەکەی ئیبن عەباس فعلاً گاڵتە پێکردن یەکە لە گوناه و تاوانە گەورەکان کە لە سەرمان دەنووسرێتەوە، خوا پەنامان بدا. ئیتر بەڕاستی صیفەتێکە کەوا لە مسلمان ناوشێت ئەوجە بە هەر سەبەبێک بی، ئایا لەبەر فەقیری گاڵتەی پێ بکرێ، ئایا لەبەر ناشرینی گاڵتەی پێ بکرێ، ئایا لەبەرەوەی گوناهێکی کردیە ئەو کەسە گاڵتەی پێ دەکات کە گوایە ئەو بەخۆی زۆر لەوی باشترە. بەڕاستی زۆر خەتەرە وەکو ئیبن مەسعودیش خوای لێ ڕازی بی دەفەرمی لەو سەخیرت من کەلب لەخەشیت ئەن ئوحەوەلە کەلبە، ئەگەر سوخریە و گاڵتە بە سەگێک بکەم لەوە دەترسم خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەمنیش وەکو ئەو لێ بکە. خوا پەنامان بدا. کەواتە بەڕاستی صیفەتێکە لە مسلمانان ناوەشێتەوە. ئەسڵ وایە وەکو خوای گەورە فەرمووی لا یەسخەر قەوم من قەوم، پێویستە هیچ کەسێک گاڵتە بە مقابلەکەی نەکاتن بە هیچ صیفەتێک لەو صیفەتان کە گوایە تێیدا دەبینیتن، بەڵکو ئەگەر مەجالی چاکبوون هەیە نەسیحەتی بکاتن، ئەگەر شتەکە مەجالی چاکبوونیش نییە بەڕاستیەوە خوای گەورە فەزلێش لەگەڵت و کردێ لەگەڵ ئەوی نەکردێ ئەسڵ وایە شوکرانەی خوای گەورە بکەین و کاتێکەوە نیعمەتە بە خۆمان دەبینین کەوا خوای گەورە وەکو ئەومانی لێ نەکردێ کەواتە بە هیچ شێوێک لە شێوازەکان ناکرێ گاڵتە بە یەکتر بکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.